نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدًا عبده ورسوله أدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله. باشترين وشو شي خواي پروردگارا، باشترين قسي خواي پروردگارا، وباشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترین ڕێگا ئەو ڕێگا و ڕێچکانانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و هەر لادانێک و هەر پێچەوانە بوونێک بۆ ئەو ڕێبازە بەڕاستی خۆشەویستەکانم نەکبەتی و بەدبەختیە بۆ خاوەنی ئەو ڕێبازانە و بۆ ئەوانەشی شوێنی ئەو ڕێبازانە ئەکەون لە دنیا پێش قیامەت و پاشان ڕوڕەشیشە لە ڕۆژی قیامەتە. بەڕاستی داواکارم لە خوای پەروەردگار ئێمە لەوانە نەبین و ئێمە دوور بین لەوانەوە. خۆشەویستەکانم، لە زنجیرە باسەکانمان ڕێگاکانی گەیشتن بە خوای پەروەردگار لە باسی ئیحسانە و ئەو ئایەتانەی کە باسی ئیحسان ئەکا. خوای پەروەردگار أفرمي لسورة الإسراء آية 53 أفرمي أي محمد صلى الله عليه وسلم: قل لعبادي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم إن الشيطان كان للإنسان عدوا مبينا. أي محمد صلى الله عليه وسلم بەبەندەکانم بڵێ کاتێ قسە ئەکەن با جوانترین قسەکان هەڵبژێرن، لە بەینی قسەی خراپ و چاکە جوان هەڵبژێرن و لە ناوی جوانەکانیشا جوانتر هەڵبژێرن. قسەکە معنادارە و ئاگاتان لێی بێ. خوای تەعالا ڕووەکاتە بەندەکانی بە پێغەمبەر ئەفەرمێ بە بەندەکانم بڵێ، پێیان بڵێ کاتێ قسە ئەکەن دائیمەن قسە دوانە خراپ و چاک، ئەمان با چاکەکان هەڵبژێرن و لە ناوی چاکەکانیشا چاکترین هەڵبژێرن. ئەی یەقول التي هي أحسن، چونکە ئین الشەیطان ينزغ بینهم، چونکە شەیطان بەردەوام دێ ئەیەوێ نێوانیان تێکدا. شەیطان نایە لێ خۆشەویستەکانم ئیمانداران لە نێوانی یەکتریە تەبابن، هەوڵ ئەدا نێوانیان تێکدا. بەڕاستی شەیطان ئین الشەیطان کان للئینسان عەدووە مبینا، بەڕاستی شەیطان بەرامبەر بە ئینسان دوژمنێکی ئاشکرایە. شەیطان دوژمنێکی ئاشکرای مرۆڤەکانە، دوژمنێکی ئاشکرای ئادەم و نەوەکەیەتی. إعلاني کرد حل سرتاوە ئەو دوژمنایەتی خۆی ئیعلان کرد. کاتێ خوای تەعالا بە مەلائیکان فەرمووی سوجدە بە بۆ ئادەم برن، ئەو نەیبرد و ئەو ئیعلانی دوژمنایەتی خۆی کرد هەر لە یەکەم لەحزەوە. بۆیە ئەبێ ئێمەش ئاگامان لێی بێ قسەی خراپ لە شەیطانەوەیە. ئەها شەیطان چەندین هاوسەری لە یەک کردووە هە بەهۆی قسەی خراپەوە، بەهۆی قسەی خراپەوە. یعنی قسەیەک لە دەم دەرئەچێ تەماشاکەن خۆشەویستەکانم، چەند پیا و
قسەی خراپی لە دەم دەرچوو ئێسە هاوسەرەکەی لە ماڵی باوکێتی و پاشان نەتیجەکە ئێگا بە تەلاق. چەند ئافرەت بەهۆی وشەیەک لە دەمی دەرئەچێ پیاوەکەی تەلاقێدا. چەند هاوڕێ و دۆست بەڵکو بگرە برا، بەڵکو چەند برا، چەندین برا کە ئێوە ئەیان ناسن ئێسە تەبانین لەگەڵ یەکە لەبەر خاتر وشە، لەبەر خاتر قسەیە خراپ، قسەیە خراپ. چەندین هاوڕێ لە یەک بوون بەهۆی قسەی خراپەوە، چەندین شەریک شەریکایەتەکەیان تێک چوو بەهۆی قسەی خراپەوە، چەندین دراوسێ ئێسا قسەیان لەگەڵ یەکان نییە و ناتەبان بەهۆی قسەی خراپەوە. بەڕاستی شەیطان هەوڵەدا قسەی خراپ بێنێتە سەر زمانمان تاوەکو لەگەڵ دۆستان و خۆشەویستەکانمانە تێکماندا و نێوانمان تێکدا. براینە نەک لەم سنوورە جاری وا هەیە حەرب و جەنگێکی گەورە دروست بووە لە نێوانی مرۆڤایەتیە، بۆتە هۆی قات و قڕی هەزارەها بەڵکو ملیۆنەها خەڵک بەهۆی قسەی خراپەوە. یعنی خەڵکانێک قسەی خراپیان کردێ شەڕێکی گەورەی لێبۆتەوە و شەڕەکە نەتیجەیەکی زۆر کارەساتی هەبووە، ئەو کارەکەشی قسەی خراپ بووە. لەبەر ئەوە لە صفاتی ئینسانی ئیماندار خوای تەعالە ئەفەرمێ وهدوا إلى الطيب من القول. خوای تەعالە فەرمێ ئینسانی ئیماندار، صفاتی ئینسانی ئیماندار ئەوەیە کە خوای تەعالە هیدایەتێدا، ڕێی پیشان ئەدا بۆ قسەی جوان، قسەی طیب، قسەی پاک، کە لە ئەخیرە ڕوونیەکەین و قسەی طیب یعنی چی، ئەبێ مەرجەکانی چی بێ. خوای تەعالە لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئیبراهیمە فەرقی نێوانی قسەی خراپ و قسەی باشمان بۆ ئەکا، ئەفەرمێ ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء. وتعالى نموني قسي جوان وشي جوان أهينيتوا وشي باك وشي بيقرد أهينيتوا بنموني دار خرماية كريشي دا كتاوة تابن وسريشي بآسمان ويا بلام نموني وشي خراب وشي بيس. ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة اجتثت من فوق الأرض ما لها من قرار. نموني قسەی خراپ وەکو نمونەی گوێژاڵکە. ئێمەی گەرمیانی هەموومان نەزانین گوێژاڵک یعنی چی. ئەو بەرە تاڵەیە کە ڕیشەکەشی بایەک لێیدا هەڵێکەنێ، هەر بایەک لێیدا هەڵێکەنێ. سەیر فەرقی گوێژاڵک و دارخورما بکەن، بەری خورما و بەرەکەی ئەو خورمایە و بەرەکەی ئەمیش گوێژاڵکە. چەندێن فەرقی هەیە. خوای تەعالە ئەمەمان بۆ ئەهێنێتەوە تا ئێمە بزانین قسەی شیرین لەگەڵ قسەی تاڵە چۆنە. بۆیە وتراوە قسەی شیرین، بە قسەی جوان وتراوە قسەی شیرین، چونکە ئەوە بەرەکەیەتی، بەڵام بە قسەی ناشخراپ وتراوە ناشیرین، قسەی ناشیرین. باشترین قسەی پاک و چاک وشەی لا ئیلاهە ئیلا اللهە. پاشان قورئانی پیرۆزە کە لەلایەن خوای پەروەردگارەوە هاتووە بۆ مرۆڤەکان، و باشترین قسەی مرۆڤەکان قسەی پێغەمبەرەکانە، و لەسەرەوەی هەمویان حەدیثەکانی رسول الله صلى الله عليه وسلم. بەڵام قسەی غەیری پێغەمبەرەکان هەموو قسەی ئەو ئینسانانن کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم كل بني آدم خطاء، هەموو بنی ئادەمێ خەتاءە. بۆیە قسەی مرۆڤەکان لە بینی چاک و خراپایە، لە بینی درۆ و ڕاستایە. مرۆڤەکان قابلن، ئیتر هەیەانە چاکەکەی زۆرترە لە خراپەکان، هەیە ڕاستەکانی زۆرترە لە درۆکان، و هەشە پەنا بەخوا عەکسە، خراپەکانی زۆرترە لە چاکەکان و درۆکانی زۆرترە لە ڕاستەکان. خەڵکی خراپ ئەوانەی وا درۆ زۆرەکەن قسەی ڕاستی شەرەکەن. ئیسا شەیطان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو حەدیثەی کە ئەبو هورەیرە ئەبێتە
حارس و حرسي ماڵی سەرفترە لە ڕەمەزانە کە دووسێ جار شەیطان دێ دزی لێ بکە المهم ئەیگرێ و لە ئەخیرا یعنی خەوڵەکە ئەگاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کاتێ گردوێتی لە ئاخر جارە وتوێتی وشەیەکت یان شتێکت فێرەکەم کە زۆر سوودی هەبێ بۆت ئیتر ئەگەر ئەو وشەیان ئەو قسەیە بڵێ ئیتر شەیطان نزیکت نابێتەوە کاتێ حرەسیاتی شتێک ئەگری لە ئەخیرا پێی وتووە ئایەت الکورسی ئەگەر ئایەت الکورسی بخوێنی جاکە هاتەوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی صەدەقەکە وهو کەذوب ڕاستی لەگەڵ تا کرد ئەو درۆزنە ڕاستی لەگەڵ تا کرد یعنی شەیطانی جاجا قسەی ڕاستەکە بەڵام زۆرینەی قسەکانی شەیطان درۆیە شەیطانی جارجار قسەی چاکەکە بەڵام زۆرینەی قسەکانی شەیطان خراپە ئیماندار ئەبێ عکس ئەوە بێ خەڵکی ئیماندار ئەبێ قسەکانی بە شێوەیەک بێ بە پێی ڕێنمایەکانی قورئان و ڕێنمایەکانی فەرمایشتەکان و حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسەی ئیماندار ئەبێ قسەیەک بێ دوور بێ لە تێکدانی دڵ دوور بێ لە پیسکردنی زمان دوور بێ لە تێکدانی پەیوەندیەکان دوور بێ لەو شتەی کە خەلەل ئەخاتە ئیمان ئەبێ ئینسانی ئیماندار لەوانەوە دوور بێ لەو قسانەوە قسەیەک کە ئەم زەرەرانەی هەبێ ئەبێ ئینسانی ئیماندار لێوە دوور بێ ئەو ئاەتێک کە لەسەرەوە خوێنامانەوە قل لعبادي يقول التي هي أحسن تأكيد لسر أوا هروها خوي تعالى لسورة فصلت آياتي سيوشوار أفرمي ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم يعني خوي تعالى فرمي هرگيز خرابة وشاكة وكو يكنين يكسانين هرگيز دائما برانبر بخرابة يعني كخل خرابة برانبركا تو شاكبك تو پاڵی خراپە بە چاکە بنە تۆ پاڵی ئیماندار یعنی خراپەکار کاتێ خراپە دێنێت تۆ بە چاکە وەڵامی بەرەوە تۆش نابێ وەک ئەو بی ادفع بالتي هي أحسن نەک چاکەش چاکتر لە ناو چاکەکانە بە چاکتر وەڵامی بەرەوە پاڵی بنە فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم ئەبینیت سیرکە بەرهەمی ئەوەی بەرامبەر بە خراپە تۆ چاکە بکەی سەی بەرهەمەکەیکە ئەو کەسەی کە بینی تۆ بینی ئەو دوژمنایەتی هەیە یعنی بینی تۆ بینی ئەوە دوژمنایەتی هەیە خوای تعالی ئەفەرمێ ئەی بینیتەوە ئەو بەرهەمە ئەبینیتەوە کە ئەبێ بە دۆستێکی گیان بە گیانی كأنه ولي حميم سبحان الله يعني ئەو کەسەی کە خراپەت بەرامبەرەکات تۆ هەر بە چاکە وەڵامی بەرەوە خراپە ئەکات تۆ هەر بە چاکە وەکو دۆستێکی گیان بە گیانی پێدێ برینە ئەم فەرمایشتانەی خوا و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەیە بۆ ئەوەی ژیانی خۆمانی پێبەختەوەرکەین ژیانێک دنیامان بڕازێنێتەوە وە قیامەتیشمان زەمانکە کە ڕەزابوونی خوایە و بەهەشتی بەرینە ئەگەر ئەمانە جێبەجێ بکەی بەڕاستی ئەیبەیتەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت كإيماني هي بخواو بالروجي دعائي يا قسي چاك بكا يا بيدن به كاتيتو أتوي لهر بابتك قسبكي بيري لبكرو قسكت چاكا سودي هي يا بيدن يك باشا اگر قسكت سود بخش بو بيك اگر نبو بيدن به اگر زانيت سود بخش نية بيدن به لا حديثك رسول الله صلى الله عليه وسلم لكوتايك يعني لأخير حدثك أفرمي فاتقوا النار ولو بشق تمرة أفرمي خوتان ببارزن لأقري جهنم أقر بلا تخرمايك به فمن لم يجد أي أقر كسي لتخرمايك شنبو بكات خير جاري وهي نية جاري وهي زور زياتر لتخرماها جاري وهي شيء نية يعني قيمتي لتخرمايك شتنية بكي بخير بويا بيغمري خوا أفرمي صلى الله عليه وسلم خناكري أو أنا بيبشبن أفرمي فمن لم يجد فبكلمة طيبة يعني تو كسي داواي خيرت ليكا كسي داواي خيرت ليكا بون من السؤال كريكا يعني هر كسي كترى يعني هر كسي كترى داواي خيرت ليكا أجر توانيت بي بدا أجر نتبو قصيكي شيرين وجوان ضوي مشكلة
وأما السائل فلا تنهر أوانيك السؤال حتى سؤال كريش أفرمي ما تشوك جيانا لو أني سيكك من بلي أخر ما مسامانة دروك برayنە لەوانەیە ئەوە بەندەیەک لە بەندەکانی خوا بێ خوا تۆی پێتاقی کاتەوە مەسئلەی سێکەسەکەوە کوێرەکە و کەچەڵەکە و بەڵەکەکە خوای تەعالا تاقییانە کاتەوە لەوانەیە تۆیش تاقیکردنەوە بێ بۆیە ئاگات لە خۆت بێ ئەوە صیفەتی تۆی ئیماندارە خوای تەعالا لە سوورەتی حجوراتە سوورەتێکە زۆرێک لە سوورەتەکە باسی ئافاتەکانی زمانەکە و قسەی خراپ لە گاڵتە پێکردن لە درۆکردن لە جاسوسیکردن لە ئەمانە خۆت بپارێزی تەماشای سوورەتی حجورات بکەن ببینن بزانم چەندێک تەکید لەسەر جەخت لەسەر ئەوە کاتۆ کە ئینسانی ئیماندار ئەبێ صیفاتەکانی چۆن بێ لە حەدیث هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئیماندار ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء ئەفەرمێ ئیماندار تانەوەشێنەر نییە ليس المؤمن بالطعان سیر کەن برایە سیر کەن بڕۆنە سەر فەیسبووکەکان و کۆمێنتەکان و ببینن ليس المؤمن ئیماندار تانەوەشێنەر نییە ليس المؤمن بالطعان ولا اللعان نەفرینکەر نییە ئیماندار نەفرەت ناکات یعنی لعنەت ناکات لا حول ولا قوة إلا بالله ئیماندار نایکە ئەی ئەبێ مەلای مزگەوت بیکە ئەی ئەبێ بانخواز بیکە ئەبێ بانخواز تانە بۆشێنێ لعنەت بکە ئەبێ مامۆسای ئاینی بیکە یعنی ئەگەر بینیت کەسێک ئاوا بوو نەفرینکەر بوو تانەوەشێنەر بوو بترسە لێی بەگ لێدە ئیتر ئەو کەسە شایستە نییە تۆ نزیکی بیتەوە هاوڕێتی بکەی بەڕاستی ئەبێ زۆر ئاگات لێبێ ئەم حەدیثە زۆر ترسێنەرە بەڕاستی ولا الفاحش ولا البذيء ئینسانی ئیماندار دەمپیس نییە بەڕاستی ئینسانی ئیماندار بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ رسول الله أفرمي صلى الله عليه وسلم حديثك أفرمي إنسان آقاي لخوي نية جاري وهي قصيك أكا أو قصية يا قصية جاري وهي براسي أدوات بني جهنم يقصة يعني أقل أو قصة نكر ده لو أنا لبهش طابوهاي بيقصة أدخات بني جهنم ها رسول الله صلى الله عليه وسلم بعائشة كاتيك باسي صفيي كرد بدمش نيود بإشارات وتي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی صفیەی ئەکرد صفیە ئافرەتێکی جوان بوو لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و عایشەی جوان بوو منافەسە هەبوو لە بینی دوو هاوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جوانی و ئەوانەیە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی هەندێک صفاتە جوانەکانی صفیە ئەکات عایشە ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا صفیە یعنی صفیە کورتە باڵایە بەس وە ئیشارەت وە دەمیشنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی والله وشەیەک کردوت یان قسەیەکت کرد یان ئیشارەتێک کە جێی قسە ئەگرێتەوە ئەگەر بیکەیتە ناو بەحرێکەوە بۆ گەنیەکە لا حول ولا قوة إلا بالله ئێمە لە ڕۆژێکە چەندێ قسە ئەکەین نەک بەحرێ بەرک و زەریایەک بۆ گەنەکە لا حول ولا قوة إلا بالله ئەمە دایکە عایشە خۆی ئەیگێڕێتەوە بۆ ئەوی بکا بەدەرز بۆ ئێمە یەکسەر خۆ ئەو خاتونە بەڕێزە خاوەنی ئەو هەموو چاکەیە یەکسەر خۆ پەشیمانە بێتەوە ئەمە لە مەدرسەی پێغەمبەرە پەروەردە بووە بەڵام ئێمە ئەیشیکەین و پەشیمانیش نابینەوە خوا پەنامان بدە رسول الله ئەفەرمێ ئینسان ئیمانی سەلامەت نابێ و ڕاست نابێتەوە لا يستقيم الإيمان إلا إيمان عبد طبعا حتى يستقيم قلبه ئیمانەکەت ڕاست نابێتەوە تاوەکو دڵت ڕاست نەبێتەوە بەخوا دڵیشت ڕاست نابێتەوە تا زمانت ڕاست نەبێت ئەم حەدیثە ڕێک لە حەدیثێکی ترا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ناچنە بەهەشتەوە تا ئیمان نەهێنن ئیمانیشتان نییە تا یەکتریتان خۆش نەوێ نازانم ئەم حەدیثانە هەنێ کەس ئەیبیسێت و باسیشیەکا بۆ خەڵکی و نازانم زۆر عەجیبم دێ نازانم یعنی ئەم حەدیثە چۆن نامان تەزێنێ چۆن نامان هەژێنێ ناچنە باشتۆ تا ئیمان نەهێنن ئیمانتان نییە تا یەکتریتان خۆش نەوێ ئەمجا خۆی رسول الله صلی الله عليه وسلم ڕێگایەکمان پێ پیشانەدا بۆ خۆشەویستی وشەیەکمان پێڵێ ئایا شتێکتان پێ نەڵێم وشەیەکتان پێ نەڵێم ئەگەر بیڵێن خۆشەویستی بڵاوە بێتەوە لە بەینتانە
طبعا شت الصحابة كش سيرك أبزان شيء كأبيت معي خوشويسي بيت معي إيمان أمانه ببهشت سير كنا عوايا أم بوشيء أبيت معي خوشويسي بيت معي إيمانش أمانه ببهشت شيء أي بيغمر إخوة فرمي أفشوا السلام بينكم سلام كردا سلام ليك بك سير كن كسانيا كي خلق فيها كان سلام لك مسلمانك سلامي لينك يعني زور سيرة تو أدي بلاي مسلمانك يعني همو مظاهر إسلامي تيايا يعني تو سي شيطان شوني المعنى كابرا لبر خاطري خواي تعالى زور لمظهر إسلامي كان لخوي جيبجا كردوه أويك الإسلام دواما ليكا لبيغمرها أبو هولا دا بمظهر لخوي جيبجا بس شيطان لا يترو خلطان ديتي فيري كردوه كسلامنك بو اوي خوشويسي لبين بسلمانه براون بيتو بو اوي ايمانك تواوي لجيانا دروسنا بو اينا تشتباجتو سيد كن زين براينا ما تشنيك ما سلام لا تشنيك ما ناكي لا حول ولا قوه الا بالله هندي انا من لسر اوي وشتشن كاريغري هيا لجيانا لحق لغوري همجيانا تصورك وشيك لسرتاي بيغمراتي بيغمر صلى الله عليه وسلم كاريغريكي هبو اتوانم بليم ميجوي اسلامي غوري يكوشا يعني وشم بس من يكلمه يعني برجيك شو لا اله الا الله كبوشيك ناو براو بكلمه توحيد قل لا اله الا الله يك بوشنيه بلكو برجيك تصور كان كاتب في غمري صلى الله عليه وسلم يكم جاء وحي بوديتوا زور اترسيو ديتوا بمالو الرزيو نازاني وضعك بالضبط شيا كاتي او خلوتي كردبو لاشكوتي حراء كاتي ديتوا بمال دواي او طبعا هموجاني الرزيو زور اترسي خبرك بو خديجة خيزاني اجريته بابتك يبو باس اكاو الرزيو الله والله زور ترسا بس حالتك زور قوري حالتي دابزيني وحي يعني موقفك زور رهيبة زور ترسناك يتر بيغمري اخوة الرزي قال بيا كأفرمي زور ترسام خاتو خديجة رضي الله عنها أفرمي والله لا يخزيك الله أبدا قسم بخوا خواهي تعالى هرجيز توسر شورناك أي محمد بو توسر شورناك إنك لتصل الرحم وتصدق الحديث وتحمل الكل وتقري الضيف وتعين على نوائب الحق تو تشون سر شور أبي لكاتك تو مصفات جوانا كانت تيايا تو يارمتي هجاران أدي تو بيوندي خزماتي جيب جيئكي تو أروي بدمي خلق وبدمي أوانيك محتاجا تو آوى أمهم الصفات جوانتها خواهي تعالى تو چون سر شورك أما آراميكي هنا بو ضلي في غمري خواه صلى الله عليه وسلم لكاتك كبيويسي بو آرامي هبو هرو شيئكي شا زور شتيتر أقوري كاتي في غمري خواه صلى الله عليه وسلم خواهي تعالى أمري بيئك وأنذر عشيرتك الأقربين بچو سر كيوي صفاو اللبيوة باني حرشي قريش هي بانيان كعشرة بعشرة دانا قوركانيان بانك وبابيان بو اوي همويان بانك كابي غمري خواه صلى الله عليه وسلم اوي اي تواني برار روي اوي شي ني اتواني كسهكي لجاتي خوي نار قلتي بروبزا محمد چي هابي يتر او بوهاتن حمويان كوبونا وبي غمري خواه صلى الله عليه وسلم فرمي خلقينا قريش جو بقرن اگر من ایسا پیتان بلیم لپشتی ام کیو که ایو نایبینن پشتکی يعني صفا ایسا سوپایک خوی آماده کدو بی بدا بسرتانا باورم پیکن وتیان ای چون باورت بیناکن ایما تا ایسا درو مالتو نبیستو چل سالتو ایلا نامانا تمنت دروت نکردو ایسا درو اوکی درو ناکی دی فرموی او بزانن كمن شون ايوه ايسا او ديم نابين ايوش او نابين كمن خواي تعالى هلي بجاردون بو كردومي ببيغمري خوي ومن وحي خوان بي ايجينم بايوه وايتر موضوع كي باسكت بويان يكسر لنا اهم خلقك ايسا خوي ايود اي محمد تودروناك خوي ايود اقل لبشتي او كيو بلي سوبايك آماده بو ايبت بدا بسر مانا ايما باورت فيها كن يكسر وتي تبت يداك ألي هذا جمعتنا سبحان الله يعني تيابتشي أي محمد أمام مامي خوي أبو لهب تيابتشي أي محمد تو إمد بو أمك وكردوا أم همو بانقا بو أوي إمد بانت كرد أم قسم أنا بيبلي سيك سبحان الله أم كابرا بو يكوشا قيامتي خوي أسوتيني يكوشا چونك وشا كله زور كاري قرأ قيامتي خوي أسوتيني
تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب. دوو دەستەی ئەبوو لەهەب تیا بچێ کە تیا چوو، نە ماڵ نە سامان تازە چی سوودێکی بۆ ئەو هەیە حتا ئاخری سوورەتەکە بەداخەوە. یەک وشەیە جاری وهەیە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەممەنە کاریگەری ئەکا ئەو خۆشەویستی خوا بێتاقەتەکە، مدەتێکی زۆر بێتاقەتی ئەکا، ئەویش ئەوەیە کەوا بوختیان بۆ خانەوادە بەڕێزە پاکەکەی هەڵەبەست، بوختیان بۆ خاتوو عایشە هەڵەبەست. تەسەوورەکەن یعنی خەڵکانێک هەبن لە ناو مسلمانانە بوختیان بۆ ژنی پێغەمبەر بۆ کچی ئەبوو بەکری سیدیق هەڵبەبەسن، ئیتر یعنی تەسەوورکە ئەمە ئەبێ نیفاقی ئەمانە و دوڕووی ئەمانە گەیشت بێتە چی حەدێک. یەک وشەیەک وایە کرد، هەر وشەیەکە وایە کرد بەسە بۆ ئەوەی قیامەتی خۆی بسووتێنێ کابرا. لا حول ولا قوة إلا بالله. يا ربي خوای بخاطر ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، هیدایەتمان بدەی، نوری ایمان بخەیتە دڵەکانمانەوە، دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی. یا ربی خوای ئیصلاحی حەڵمان بکەی، یا ربی خوای دائیم قسەی حەق و چاک بخەیتە سەر زمانمان، دوورمان بخەیتەوە لە قسەی ناشرین و ناتەبا و نابوت و ناشرین. یا رب العالمین. یا ربی خوای بخاطر ناو جوانەکانی خۆت بخاطر اسمی عظەمی خۆت دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی. یا ربی خوای ڕەحم بە دایک و باوکمان بکەی، ڕەحم بە مردووی هەموو مسلمانان بکەی. یا ربی خوای بخاطر ناو جوانەکانی خۆت هیدایەتی ماڵ و مناڵمان بدەی، یا ربی هیدایەتی براو خوشکانمان بدەی، هیدایەتی کەسوکارمان بدەی یا رب العالمین. یا ربی خوای هەر مسلمانێک احتیاجیەکی هەیە یا ربی خوای من لەم شوێنەوە داوا ئەکەم و لە تو ئەپاڕێمە خوای احتیاجەکانی بۆ جێبەجێ بکەی. مسلمانێک داوای لێکردین نەخۆشیە داوای دوعای خێری کردووە ئێمەش ئەپاڕینە وەڵێن خوای شیفای بدەی. مسلمانێک داوای لێکردین قەرزارە و پێویستە ئێمە داوای لێکردوین کەوا زۆر پێویستی بە يعني احتياجة كخواي ارمتي بدا اما دعاي بوكن الله يا ربي خواي ارمتي بدي. مسلمانك افرتك داواي كردو كم منالي نابيك مدتك زوره داواي لي كردين ولا ايوي مسلمانيش كوا دعاء بكين وبارينو بلكو خواي تعالى اميني مسلمانك وربقري وخواي تعالى منالي صالحي في كرمك يا ربي خواي منالي صالحي في كرمك وبهمو اوانيشي كحزل منالكن. يا ربي خوايا كردستان لبلاو مصيبت بدور بقري، يا ربي خوايا رحم با كردستان وهمو وڵاتانی اسلام بكي بتايبتي مسلماناني غزة. يا ربي خوايا لبيلاني دجمنان بيان باريزي، يا ربي خوايا سريان خيبة سر بيلاني دجمنان يا رب العالمين. آمين آمين. برایانی خۆشەویستم ئینسانی مسلمان ئەبێ سیر بکە هەر وشەیەک دێتە زمانیا ئەبێ ئاگای لێبێ ئەگەر ئەو وشەیە یا هەر ئەیەوێ قسە بکە بیر کاتەوە ئەگەر ئەو قسەی کە ئەیکا قازانجی هەیە وشەیەکی چاکە وشەیەکە کە سوودی بۆ مسلمانان هەیە با بیڵێت. جاری وا هەیە واجبیشە بیڵێت، ئەمر بە چاکەیە نەهی لە خراپەیە، ئاەتێکە حەدیثێکە واجبە بیڵێت و جاری واشەیە سنەتە بیڵێ نەسیحەت و ئامۆژگاریەکە. بەڵام ئەگەر هەستی کرد ئەو قسەی کە ئیکا قسەیەکی خراپە زەرەری هەیە غەیبەتە درۆیە بوختیانە قسەیەکی خراپە جاسوسیەکە بەڕاستیە بە ئینسانی ئیماندار دوورترین کەس بێ لەو قسانەوە. ئەی ئەگەر قسەیەک سەیرت کرد یعنی نە زەرەری هەیە و نە قازانج ئەو قسەیە براینە باشتر وایە نەیکەی، باشتر وایە لەوەیش خۆت بپارێزی. چونکە پێغەمبەری خوا فەرمێ فەلیەقول خەیڕەن ئەو لیەسموت، هەستەکەی قسەکە یعنی نە خێری هەیە نەش زەرەر باشتر وایە ئەو قسەیە نەکەی، ئەگەر بیشیکەی زەرەری نییە بەس باشتر وایە لەوەش خۆت بپارێزی بۆی فێر بیبی لە خراپەکەش خۆت بپارێزی. ئەو کەسەی کە هیوای خوا و ڕۆژی دوایی هەیە ئەو کەسەی کە حەزەکە بە ڕوسپێتی بگەڕێتەوە لای خوای پەروەردگار با پێغەمبەری خوا و پێغەمبەرەکان بکا بە قودوە و سەرمەشقی خۆی. ولقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. اوان بكن بقدوي خوتان خوشي سكانم بو اوي لقيامتها ببن بهاوري اوان ببن بهاوري پیغمبرکان هاوري شهيدان هاوري صديقين هاوري صالحين واولياء كان وحسن اولئك الرفيقا.